وەرزی گەرمایە بەسی نەخۆشی کولێرا شەکری ئامادەکاریەکان چین و وەزعەکە چۆنە؟ نەخۆشی کۆلێرایەکێکە لە نەخۆشیە گوازراوەکان و ئەم نەخۆشیە گوازراوانە زۆرن هەرێکیان بەپێی وەرز و بەپێی کاتی جیاواز دەرەکەونەوە بڵاوە بنەوە. نەخۆشی کۆلێراژێکێکە لە نەخۆشیانەی بەهۆی ئاوە بڵاوە بێتەوە. ئەم ساڵ لەبەرەوەی وشکە ساڵیە و ئاوی پێویست نییە لە ڕێگەی سەرچاوە تەندروستیەکانەوە بگا بە هاوڵاتیان، بۆیە ئێمە گومانەکەین کە کۆلێرا چانسی بڵاوبوونەوەی زیاتر بێ. بۆیە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ساڵانە خۆمان ئامادەکەین، بەڵام ئەم ساڵ ئامادەکاریێکی زیاتر کراوە و ترسێکی زیاترمانەیە بەڕاستی. بۆیە داوا لە هاوڵاتیانەکەم کە خۆیان پارێزن و دڵنیا بن لەو سەرچاوی ئاوەی کە بەکارهێنن، چونکە چانسی بڵاوبوونەوەی کۆلێرا زۆر زۆرە ئەم ساڵ. هیچ حاڵەتێکی توشبوون بە کولێرامان هەیە تا ئێستا؟ تا ئەم لەحزە هیچ شتێ نییە، بەڵام گومانەکەی نەداهاتوە بێت. تایبەت بە بەڕێوەبەرایەتی ئاو بۆ دابەشووی ئاو بەسەر سلێمانیە چۆن هەمانگیان لەگەڵاکەن بۆ زیاتر تومکردنەوەی چاودێریەکانیان؟ وەڵا ئێمە لیژنەی هاوبەشمانەیە و ساڵانە کۆبوونەوەی خۆمانەکەین، کۆبوونەوەی دەوریەکەین، بەڵام ئەوانیش کێشە و گرفتیان زۆر زۆرە. داوا لە حکوومەت یارێمی کوردستانەکەم کێشەکانیان چارەسەر بکە. ئەوان کێشەی بڵێن تەسفێکردنی ئاویان هەیە، گواستنەوەی ئاویان هەیە. خۆ دەزانی ژمارەیەکی زۆر لە پرۆژە دروست کراوە، ئەوان توانای ئەوان نییە ئاوی بۆ دابین بکەن، بۆیە کێشەکانیان زۆر زۆرە و ئێمە وەکو تەندروستی سلێمانی تەنها ئەومان لەسەرەکە هاوڵاتیان هوشیارکەینەوە لەسەرەوە بابەتەوە، ئەگەر خوا نەخواستە توش بوون چارەسەری بکەن. ئەجینا هۆکارەکە لای ئێمە نییە، هۆکارەکە لای شارەوانی و ئاوە کە بتوان سەرچاوی ئاوی تەندروست بۆ هاوڵاتیان دابین بکەن بۆی هاوڵاتیان توش بوون. لە پێش جەژنی قوربانە بەردەوامەوە کە جەژنی قوربانیە باسی تای خوێنبەربوون نەکرێت. تای خوێنبەربوون گەیشت بەشوە ئامارەکان ئەڵێن چی چەند توشبوو هەیە ئێستا؟ تای خوێنبەربوون خۆ دەزانین لەناو سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی یەک حاڵەتمانە بوو، لە پارێزگای سلێمانی دوو حاڵەت دەبووە. ئەوەی سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بە زووی چارەسەری بۆ کراوە، هیچ کێشێکی نەماوە گەڕاوەتەوە. سپاس بۆ هەموو کەسانەی کە لەم پرۆسەیە ئەبوونەوە کاری بڵاوبوونەوە، پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بوون و ئێمەش ڕێنمایی تەندروستیمان بڵاو کردوەوە. سپاسی لیژنەکانی قایمقامیەتەکەین، سپاسی لایەنە پەیوەندیدارەکانەکەین کە وایان کرد کە ئەم نەخۆشیە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو نەبێتەوە. کاکتۆ تایبەت بەو سەنتەریشیانەوەی مادەی هۆشبەر ئەمە گەیشت بە شۆ دەستی کردۆ بە کارەکانی؟ بەڵێ ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لێرەین، ئەوەی کارکی ئێمە هەر کەسێک کە تووشی ئەم حاڵەتە بێت ئێمە وا بکەین چارەسەری بۆ بکەین و ئێمە بیرمان لەوە کردێتەوە کە نەخۆشخانەیەک تایبەتکەین بۆ بابەتە. ئێستا نەخۆشخانەکە چۆڵ کراوە و ئامادەیە دەرخستەی بۆ کراوە بۆی نۆژەم بکرێتەوە. دوای نۆژەمکردنەوە دوای ئەوەی کە کارمەندی بۆ دامەزرا ئیش و کاری خۆی جێبەجێ. دامەزرانی کارمان قورس نییە؟ باەکیدی قورسە، بەڵام ئەمەش بابەتێکی ئەسیارە بە دووری مەزانە چەند ڕێکخراوێک بێن فەندی ئەو خەستخانەیە بکەن، فەندی کارمەندەکان بکەن بۆ ئەم کێشەیە، چونکە ئەمە کێشەیەکی جیهانیە و توشبوونی هەر کەسێک گیان بڵاوبوونەوەی ئەم مادەیە کاریگەری لەسەر هەموو کەسە بێریانی، بۆیە هەموومان پێکەوە بێ هاوکار بین بۆی بتوانین ئەم نەخۆشخانەی دروستکەین چارەسەری خەڵکی تیا بکەین.